بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆمان و خۆشحاڵە زانین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم با کۆمەڵە بەرگۆ بابەتی نوێهاتینەوە خزمەتێەوەی ئازیز و خۆشەویست هیوادارین کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بە دڵی هەموو لایەکتان بێت و جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا لەسەر دوو تەوەر گفتوگۆ دەکەین لە تەوەری دووەمەوە دەست پێکەم چونکە میوانی تەوەری یەکەم لە ستۆدیۆ ئامادەیە. تەوەری دووەممان گفتوگۆکردن دەبێت لەسەر کار و چالاکیەکانی سەنتەری ڕاهێنانی سنتەری ڕاینا بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت کە ئەم سنتەرە ڕاستەخۆ لەلایەن مناڵپارێزی کوردستانەوە سەرپەرشتی دەکرێت کە بێگومان کار و چالاکیەکانیان زۆرن بە تایبەتی لە خزمەتکردنی مناڵان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی منداڵانی خاوەن پێداویستی تایبەتە کە کار و چالاکیەکانیان زۆرن وتمان لە بەردەوام کار و چالاکیان هەیە و بە تایبەتی لەم کاتی ڤایرۆسی کۆرۆنا و بەهۆی بوونی ڤایرۆسەکە و بەهۆی داخستنی سەنتەرەکەوانێ ئەم سنتەرە بڵێ کار و چالاکیەکانیان وەستا یاخود بڵێن دایکان و باوکانیان دەتوانێت کە منداڵەکانیان بەرن بۆ ئەو سنتەرە بۆ ئەوی کە ڕاهێنان بکەن. ئەم سنتەرە هەستان بۆی کە یاخود بڵێن خزمەتەکانیان بە شێوەیەکی تر بەردەوام پێبن هەستاون بەوەی کە لە کۆکردنەوەی چەند زنجیرەوانەیەکدا کە خۆی لە 27 وانەدا دەبینێتەوە کردویانە بە ڤیدۆ لە ڕێگەی ڤیدۆکانەوە توانیویانە ڕاهێنان بە مناڵان بکەن و دایکان و باوکان لە ماڵەوە بتوانن ئەو ڕاهێنانە بە مناڵەکانیان بکەن بۆی کە دانەبڕێن لە ڕاهێنان بۆی کە دانەبڕێن لە پەروەردەکردن تا ئەو کاتی کە سنتەرەکە دەکرێت و دایکان و باوکان دەتوان مناڵەکانیان برن بۆ سنتەرەکە. ئەمە تەوەری دووەمان دەبێت و دواتر لە بەشی دوای پرۆگرامەکە گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین. لە بەشی یەکەمی پرۆگرامەکەیە گفتوگۆ لەسەر بەرگی کتێبێک دەکەین بە ناوی ساختە هەواڵ و بەڵای نوێی ڕۆژنامەگەری کە ئەم کتێبەیە کە ناوەڕۆکی کتێبەکە گزارش دەکات لەو هەواڵە ساختانەی کە لە کەناڵەکانی ڕاگەاندن لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە وێبسایت لە ڕۆژنامەکان بڵاو دەکرێتەوانێت کە بێگومان ئەمانە هەمووی کاریگەریەکی زۆری هەیە لەسەر خوێنەر لەسەر بینەر لەسەر بیسەر کاریگەریەکانیشیان ڕەنگە بەشێکی زۆری کاریگەری دەرونی بێ بە تایبەتی لە کاتی ڤایرۆسی کۆرۆنادا کە بێگومان لە کەناڵەکان لە سۆشیال میدیا هەواڵی زۆر ناڕاست بڵاو دەکرایەوانێ. بزانین لە کوردستاندا چی کراوە بۆی کە ڕێگری بکرێت لەم دیاردەیە کە بە شێوەیەکی گشتی دیاردەیەکی جیهانیە چۆن لە کوردستانە هەوڵدراوە بۆی کە ڕێگری لێ بکرێت و لە هەمان کادا یاسا تا چەند توانیوێتی ڕۆڵی هەبێت یاخود یاسایەکی دیاریکراو هەیە بەرامبەر بەو کەسانە یاخود بەرامبەر بەو کەناڵانە بۆ لایەنانی کە هەواڵی ناڕاست بڵاو دەکەنەوە بۆی کە بەوردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ میوانداری کاک سۆران عەلیمان کردووە کە بەڕێزیان ڕۆژنامەنووس لە هەمان کاتدا ئامادەکار و وەرگێڕی ئەم کتێبن. کاک سۆران سڵاو لێبێ و بەیانیت باش. باینتان باش، سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانیشتان. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کاک سۆران ئەگەر سەرەتا باسێک لە ساختە هەواڵ بکەین زانین ساختە هەواڵ چییە و چی ئەگرێتەوە؟ خۆی ساختە هەواڵ پێناسەیەکی دیاریکراوی نییە کە بتوانێت بیخاتە قاڵبێکەوە بەڵکو بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن هەر زانیاریەکی ناڕاست و هەڵا بە مەبەستێکی دیاریکراو بڵاو بکرێتەوە بە مەبەستی شێواندنی ڕاستی و پێشکەشکردنی زانیاریەکی ناڕاست وەکو ڕاستیەکی سەرمێنراو بە گوێگران و بە وەرگران ئەوە ئەچێتە قاڵبی ساختە هەواڵەوە و ساختە هەواڵ تایبەت نییە بە ناوچەیەکی دیاریکراو یاخود وڵاتێکی دیاریکراو بەڵکو لەم سەردەمەی ئێستادا وەکو دیاردەیەکی جیهانی لێ هاتووە میدیای بەگشتی کردوێتەوە و سەرانسەری جیهان بەدەست کاریگەری نەرێنیەکانی ئەم دیاردەیەوە جۆری هەیە کاک سۆران؟ ساختە هەواڵ ئەتوانین سیستیماکانی دیاری بکەین. لە سیستیما دیارەکانی ساختە هەواڵ بە تایبەتی لە سەردەمی نوێدا لە میدیای نوێدا زۆرترین بواری بڵاوکردنەوەی ساختە هەواڵ پشت بە ڤیدیۆ وێنە و وێنەی ساختەکراوە بەستێ. بۆچی؟ لەبەرەوەی سەرنجڕاکێشە و وەرگر و متەلەقی زیاتر بەدوای هاچێت و کاریگەری زیاتر داهێنێت ئەوانەی کە لە پشت ساختە هەواڵەوەن و مەبەستی دیاریکراویان هەیە لە بڵاوکردنەوەی ساختە هەواڵ
پەنا بۆ زیاتر بۆ ڤیددیۆ و وێنەی دەستکاری کراوە بن یاخود وێنە و ڤیددیۆی کۆن دێنن بۆ ڕووداوێکی تر بەکارهێنەوە بێگومان ئەمەش وەرگران و تەنانەت ڕۆژنامەنووسان شەخاتە تەڵەوە و ڕاستێکی شێوێنراویان لێ ئەکا بە ڕاستێکی سەرمێنراو و ئەوانیش لەیان خۆیانەوە یاخود بەمەبەست بێ نەزانانە بێ وڵاوەکەنەوە و کاریگەری ئەرێنەکانی دەرەکەوێت لەسەر وەرگرت. بەڵێ باشە کاکسۆنن لە جۆرەکانی ئاماژەت پێکرد کە بە ڤیددیۆ هەیە بە وێنە هەیە ئەمانە کامیان ڕاستکردنەوەیان ئاسانە یاخود بڵێم ڕاستکردنەوەیان تا چەند قورسە؟ لەڕاستیە پێشکەوتنی تەکنۆلۆژیا و بوارەکانی میدیا بە تایبەتی کۆمپانیا زەبەلاحەکانی بواری میدیا هەوڵێکی زۆریاناوە کە ڕێگا هیچ نەبێ کاریگەری ئەم دیاردە خراپە کەمکەنەوە و ئەوەش چەندین پێگە و سایتی تایبەتیان دروست کردووە کە تایبەتە بە چێککردن و دڵنیابوونەوە یاخود پشتڕاستکردنەوەی وێنە و ڤیددیۆ و تەنانەت دەنگیش بەڵام معلەسەر لەگەڵ ئەوانشتا ئێشتا وەرگران و تەنانەت ڕۆژنامەنووسانیش ئەو سایتانە بەکار نایانن و کەمترین ئیسفادەی لێەکەن بۆیە دیاردەی ساختەهەواڵ تەشەنی کردووە و ڕۆژ نییە هەواڵێکی ساختە یاخود وێنەیەک یاخود ڤیددیۆیەک لە کەناڵێک یاخود لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو نبێتەوە و خەڵک نەخات دڵڕاوکێ و زیانی دەرونیشیان پێنەگەێنێ. کێ هەڵ ئەسێت بە ئەنجامدانی ئەم هەواڵە ساختانە کە بڵاوێکات یا بڵێم ئامانجیان چییە؟ ئەوانەی کە لە پشت ساختە هەواڵەوەن ناتوانین تەحلیلیکەین بەڵام زیاتر کەسانی سەربەخۆ و کەسانی نەناسرا و دەستە و دامەزراوەی ئاشکرا و نهێنی لە پشتەوە تەنانەت سوپای ئەلکترۆنیش هەیە کە ئەرکی تایبەتیان هەیە لە وڵاوکردنەوەی ساختە هەواڵە و ئامانجیش لەوە زیاتر یاخود دەستکەوتی سیاسیە یاخود دەستکەوتی شخصیە یاخود هەر مەرامێکی گوماناوی و نادروستە یاخود دەستکەوتی مادیە هەندێک جار هەندێک جاریش وەرگر یاخود خوێنەر یاخود ئەوەی بەکارهێنەر کە لە ئینتەرنێت سۆشیال میدیا بەکارهێنێ ئەوانە خۆیان ئەبن نەزانانە یعنی بێ ئەوەی ئاگاداربن وێ ئەوەی خۆیان بیانەوێت ویستیان وابێ ئەکەونە هەڵەوە و ئەم ساختە هەواڵانە بڵاوەکەنەوە لا ئیرادیەن ئەبنە هۆی بڵاوبوونەوەی باشە کاکسۆران کەسێک نییە کە چێکی بکات یاخود ڕەنگە بڵێم هەواڵە چەند جارێک چێکەکرێ بەسەریکە کات تێپەڕەبێ بەسەر دوانە بۆچی ئەم هەواڵانە ئاوا تێپەڕەبێت؟ یەکێک لە سیماکانی ساختە هەواڵ بە تایبەتی لەم سەردەمەیە لێزانانە یعنی ئەوانەی کە لە پشت ساختەواڵەوەن ئەوەنە لێزانانە ئەو زانیاریە هەڵەبەستن و ڕێکیەخەن کە وەکو ڕاستیەک وەکو حەقیقەتێکی سەرمێنرا و تەنانەت ڕۆژنامەنووسیش درکی پێ ناکە چجای ئەوەی کە خوێنەرێک کە ئاستی وەشیاری میدیایی کەم بێت بێگومان هەستی پێ ناکە و بڵاوی ئەکاتەوە ئازانی ڕاستە لەبەرەوە میدیاش خۆ دەزانی وەک تۆڕە لە میدیای نوێیە ئەو حارز بەوابە یاخۆ ئەو دەرگاوانە نییە یعنی هەر کەسێک تەنانەت کەسی نەخوێنەوەریش دەتوانێت بڵاوکاتەوە یعنی کارساتەکە لەوایە کە ڕقیبێک نییە و بۆیە لێرە ڕۆڵی میدیا سەنگین و بەتواناکان یاخود پرۆفشناڵەکان پیشەییەکان ئەوانە دەرەکەوێت کە چەندی بۆیان نەکرێت چەندی ئەتوانن لە توانانە هەوڵ بن زانیاری ناڕاست و هەواڵی ناڕاست ڕاستکەنەوە و خەڵکی لێ ئاگادار بکەنەوە کە ئەم هەڵەیە و ڕاستیەکەی بەم شێوەیە بەڵام ئەوەی من
تێبینیم کردووە تا ئێستا ینی هەوڵێکی وا جددی نییە لەو بارەیەوە بێگومان چەندین هەواڵی ساختە و زانیاری ناڕاست بڵاو بێتەوە بەڵام کەناڵێکمان نەبینی یان میدیایەکی سەنگینمان نەدی کە بە دۆداچوونی بۆ بکە و کەم و کوڕەکانی ئەو هەواڵە ناڕاستە دەرخوا و ڕاستیەکە بە خەڵک بڵێت باشە وەکو میدیا یاخود بڵێ وەکو بەڕێزەوتە کەناڵێک نییە کە بە دوایە بچێ ئەی یاستا هیچ ڕۆڵێکی هەیە لەم بارودۆخە یاخود لە بڵاوکردنەوەی هەواڵی ساختەیە توانی ویانە ڕێگری بکەن لەوە یاخود یاسایەک هەیە بۆ ئەو کەسانە بۆ لایەنە بۆ ئەو کەناڵێکە هەواڵێکی ناڕاست بڵاوکاتەوە بێگومان یاسا ڕۆڵێکی زۆر گەورە ئەگێڕێ لە بەرەنگاربوونەوەی دیاردەی ساختە هەواڵ بەڵام ڕۆڵەکەی پێویستی بە کاراتر بوونە مەسەلەن داواکاری گشتی پێویست ناکە چاوەڕێی ئەوە بێ کە سکاڵایەکی لە هاوڵاتیانەوە بۆ بێیان لە لایەنێکی دیارکراوە بۆ بێ لەسەر بڵاوبوونەوەی ساختە هەواڵێک بەڵکو بێ خۆی بە دوواداچوونی هەبێ و ڕۆژانە هەبێت متابعی کەناڵەکان هەبێت ئەبێ هەیان بێ ینی ئەمە من بۆی ئاڵم بۆی ئەرکەکەیان گەورەیە و پێویستە پەرەی پێبەنەوە کاراتری بکەن بێگومان ڕۆڵێکی زۆر زۆر کاریگەری گێڕێ لە کەمکردنەوە و ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە کە بێگومان میدیای بەگشتی ینی مزداقێتی میدیای خستۆتە ژێر پرسیارەوە خەڵک بەگومانەوە لە هەواڵی میدیا سەنگینەکان ژەڕوانێت پێویستە سنوورێکی بۆ دابنێت کەواتە بە پێی وتەکانی بەڕێستا بێ هیچ پێوەرێک نییە بۆ ئەوەی کە خوێنەر یاخود بیسەر یا بینەر بتوانێت هەواڵێکی ئۆرجینال لە هەواڵێکی فەیک جیا بکاتەوە هیچ پێوەرێک نییە پێوەر هەیە یعنی بەڵام نزمی ئاستی هۆشیاری میدیایی لای زۆربەی زۆری بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتەکان و خوێنەران واکە کە ئەو خوێنەرە ئەو شارەزایە میدیایی نەبێ ئەو هۆشیارە میدیایی نەبێ کە ئەم هەواڵە نقطە زعفەکانی لەکوایە و هەڵەکانی لەکوایە و ناڕاستیەکانی لەکوایە بێگومان هەندێک هەواڵی یەکێک لە سیما دیارەکانی ساختە هەواڵ پشبەستنیەتی بە سەرچاوەی نادیار و هەندێک جاریش سەرچاوەی نافەرمی و لاواز و بێمتمانە خوێنەری یاسایی ئەم وردەکاریە نازانێت ینی بۆیە کەوێتە داوی ئەو ساختە هەواڵانەوە بەڵام ڕۆژنامەنووس ینی هەوڵێکی ئەجگار گەورەیە کەوێتە ئەستۆ بێگومان ڕۆژنامەنووسان ئەتوانن ئەوەی لە توانایانایە پابەندی پیشەیبوونی خۆیان بن و بنەماکانی گواستنەوەی زانیاری ڕاست و دروست پەیڕەو بکەن بێگومانە من کاریگەریەکی زۆر زۆر باشیە بێت لە ڕوبەڕووبوونەوەی زانیاری ناڕاست کە بڵاو بۆتەوە لە کۆمەڵگەیان هەروەکو وتمان کە ئەم بڵاوکردنەوەی هەواڵە ساختانە کاریگەری لەسەر هاوڵاتیان هەیە باشە ئەم هەواڵە ساختانە کاتێککە بڵاوکرێتەوە کاریگەری لەسەر کەناڵەکان هەیە ئەو کەناڵانی کەەوە هەواڵە ناڕاستانە بڵاوکەنەوە بێگومان پاش دەرکەوتنی ڕاستیەکان ینی مزداقێتی ئەو کەناڵانە کەوێتە جێپرسیارەوە خەڵک بەگومانەوە سەیری هەموو هەواڵەکانیانەکە بە تایبەتیەگە لایەنێک هەبێت یاخود جهتێکی دیاریکراوە هەبێت بە دواداچوون بۆ هەموو لە هەواڵ و زانیاریەک بکات و ڕاستیەکەی بە خەڵک بڵێ و لەو هەوڵانی کە ئەدرێن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە لە ئاستی جیهانیە سایتی تایبەت هەیە تەنیا بە داداچوونی ئەوەیە کە هەواڵەکان تاکید کاتەوە ڕاستە یا ڕاست نییە ئەگەر ڕاست بێت بە خەڵگەڵێ ئەو هەواڵە ڕاستە ئەگەر ناڕاستیش بێ تاکید دەکاتەوە کە ئەم هەواڵە ناڕاستە تکایە باوەڕی پێمەکەن و چەندین شێواز و ئوسلوبی خۆیان هەیە کە بە داداچوون بە هەواڵەکانەکەن و چی هەواڵی
مثلا هەر منطقەیەکی محدد بێ هەواڵەکانی ئەوەی کە ساختە هەواڵ بڵاو بۆتەوە تهدیدیانەکەن و بە خەڵکی ئەڵێن کە ئەم هەواڵانە تکای ئاگادار بن ئەم هەواڵان ساختن. باشە یاساکانی ڕۆژنامەگەری چۆن مامەڵە لەگەڵ ئەم هەواڵە ساختانەیە کات؟ بێگومان یاسا هەواڵی ساختە بۆ لە خشتەبردننی خەڵکە بۆ تێکدانی مێشکی خەڵکە بۆ یاریکردن بە مێشکی خەڵکە بێگومان ئەچێتە قاڵبی تاوانی بڵاوکردنەوە ئەبێ وەک تاوانی بڵاوکردنەوە مامەڵی لەگەڵا بکرێت بەپێی یاسا کە ئەوەش تاوانی خۆی سزای خۆی تهدید کراوە لە قانونی سەحافەیە و پێویستە دەستگا دادوەریەکان و داواکاری گشتی کاراتر ڕۆڵی خۆیان بگێڕن و چاوەڕێی سکاڵای خەڵک نەبن و خۆیان بە دوواداچوون بکەن بۆ هەر زانیاریەکە بڵاو بێتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت لە کەناڵەکان بێت لە هەر شوێنێکی میدیایی بێت. باشە کاک سۆران گریمان لە بابەتە سیاسیەکانە یاخود بڵێن پاساوێک هەیە یان بۆ چوونی جیاواز هەیەیان بەرژەوەندی هەیە کاتێکە هەواڵێکی ناڕاست بڵاوکرێتەوە بەڵام ئەمانە بۆ لە دیاردەکانی یاخود بڵێن لە دیاردە سروشتەکانە یا ئەوتە لە کاتی ڤایرۆسی کۆرۆنا ئەنواع هەواڵی ناڕاست بڵاوکرا یا لە کاتی بوومە لەرزە کاتی ئاگرکەوتنەوەیە لە هەموو هەواڵێکە لە هەموو دیاردەیەکە لە هەموو بابەتێکە هەواڵی ناڕاست بڵاوکرێتەوە خۆی ژینگە و کاتی لەباری بڵاوبوونەوەی ساختە هەواڵ و هەواڵی ناڕاست کاتی قەیرانەکانە قەیرانی سیاسی بێ قەیرانی ئابووری بێ ئەزمەی ئەمنی بێ ڕێگە خۆشکرد یاخود پرۆسەکانی هەڵبژاردن هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن و یا کارەساتی سروشتی بۆ نمونە ئێمە لە کاتی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا چەندین هەواڵی ناڕاست لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تەنانەت لە کەناڵەکانیش بڵاوبوونەوە بێگومان لەم کاتانەیە خەڵک بە دوای هەواڵ ئاگەڕێ پێویستی بە زانیاریە پێویستی بە ئەوەی ئاگاداری بارودۆخ بێت بۆیە پەلێتی هەواڵ بزانێ بە دوای هەواڵ ئاگەڕێ لەم کاتەیە ئەوانەی کە لە پشت ساختەواڵن ساختەواڵ بڵاوەکەنەوە ئەکەونە خۆیان دەستەکەن بە بڵاوکردنەوەی ینی ئەو هەواڵانەی کە ناڕاست و ئەو زانیارە هەڵانن کە مەبەستێکی تایبەتیان هەیە لەم بارەیە بەڵام بە پێچەوانەوە لە کاتی ئاساییە وەرگر و یاخود خوێنەر ینی تەرکیزی زیاترە و ئەتوانێت هیچ نەبێ هەواڵی ناڕاست هەڵسەنگێنێ و ئەو پەلەپەلەی بە دواداچوونی هەواڵی نییە بۆ ئاگاداربوون لە بارودۆخ لەبەرەوە ئەوانەی کە لە پشت ساختە هەواڵەوەن ئەو کات و ژینگەل هەڵبژێرن کە قەیراناویە لە کاتی قەیرانەکانە بڵاوبوونەوەی هەواڵ بۆیە ینی هەر قەیرانەکە بینین بە دوایە ساختە هەواڵەکان بڵاوە بنەوە. لە کوردستانە کەناڵێک هیچ کەناڵێک هەیە کە بڵێ من سەر بەخۆم و هەموو ئەو پێوەرانیان ئەوانی کە بەڕێزت باسی کە تایە مەوجود بێ پەیڕێوی بکە کەناڵی سەربەخۆمان هەیە لە کوردستانە یاخود کەسێک یان لایەنێک لە پشتێوانێ ماوەڵی لەسەرەکە بۆ وەڵامی ئەو پرسیارە ینی هەر کەناڵێک گریت خۆی بەسەر بەخۆ ناسێنێ یاخود خۆی بە بێلایەنە ناسێنێ بەڵام ئەوە خوێنەرە و وەرگرە یان بینەرە ئەتوانی قەرار لەسەر ئەوە ئەم کەناڵە بێلایەنە یاخود سەر بەخۆیە چکە هەر کەناڵێک ئاراستی ئیشکردنی تهدیدیەکات کە ئەم کەناڵە نهجی چۆنە و بیرکردنەوەی چۆنە و ئاراستی بڵاوکردنەوەی و ئامانجی بڵاوکردنەوەی چۆنە. بەڵێ بۆ پێیکە ئێستا بەشێکی زۆری ئەو کەسانەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان یا بڵێ سۆشیال میدیا بەکارهێنن گەنجانن یا بڵێن نەوەی تازن ئەم نەوەی ئێستا تا چەند هۆشیارە لەوەی کە بتوانێت هەواڵی ساختە جیا بکاتەوە لە هەواڵێک کە ڕاستە تا ڕادەیەکی باش جیلی ئێستا بە حکمیەوەی کە شارەزای لە تەکنۆلۆژیا و ئینتەرنێت و
هۆکارەکانی دیکەی میدیا ئەتوانێت ئیسفادەیەکی باش لەو هۆکارانە بکە بۆ جیاکردنەوەی زانیاری ناڕاست و زانیاری ڕاست و بێگومانم لەوەی کە ئەم جیلە کەسانی بەتوانە و بەهرەمەند و خوێنەری وریا و بە ئاگا و وشیاری هەیە تا ڕادەیەکی باش ئەتوانن ئیسفادە لەو تەکنۆلۆژیا بکەن بۆ جیاکردنەوەی زانیاری ناڕاست لە زانیاری ڕاست و بێگومان تەکنۆلۆژیا هۆکارێکی زۆر زۆر کاریگەرە بۆ کەمکردنەوە و ئاشکراکردنی ساختە هەواڵەکان بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە ڤیددیۆ و وێنە و دەنگەوە هەیە. باشە هیچ مامەڵەیەکی یاسایی هەیە تایبەت بە سۆشیال میدیا و بە تۆڕە کۆمەڵایەتیەکان؟ بەڕاستی پرسیار ئاراستی کەسێکی یاسایی بکرێ باشترە بەڵام بێگومان قانون هەموو ڕێکارێکی دەستنیشان کردووە بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ تاوانی بڵاوکردنەوە. بێگومان ئەوەی لە تۆڕە کۆمەڵاتەکانش بڵاوە بێتەوە ئەبێ بچێتە چوارچێوەی یاسایەکەەوە و ڕێک بخرێ و سزا بۆ هەر تاوانێکی بڵاوکردنەوە دابنرێ و هەر کەسێ هەڵنەسێ لە ئاسی خۆیەوە زانیاری ناڕاست و هەواڵی چاواشەکار بڵاو بکاتەوە و کەسیش لێ نەپرسێتەوە. بەڵێ باشە کاک سۆران بەرپەرشدانەوەی ئەم ساختە هەواڵانە پێویستە چۆن بێت؟ یاخود بڵێن لە هەرێمی کوردستانە پێویستە چی ڕێکاریەک بگیرێتە بەر بۆی کە ڕێگری لەم ساختە هەواڵانە بکرێت؟ ڕێگریەکان بۆ بەرەنگاربوونەوەی ساختە هەواڵ بڕوای من ئەوەنەی متابعەشم کردووە لە خودی ڕۆژنامەنووسانەوە دەست پێەکە. خودی ڕۆژنامەنووس ئەبێ زیاتر پابەندی بنەما سەرەتاییەکانی کاری ڕۆژنامەنووسی بێت لە پیشەیی بوون و لە بێلایەنی و لە پشتبەستن بە سەرچاوەی باوەڕپێکراو و فرە سەرچاوەیی نەک یەک سەرچاوە تاک سەرچاوەیی و بە دوواداچوونی ورد بۆ ئەو زانیارانی کە دەستیەکەوێت بەما ئەبێتە هۆکارێکی گرنگ بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوەی هەواڵی ساختە و زانیاری ناڕاست. خاڵێکی دیکە بەرزکردنەوەی هۆشیاری وەرگرە، هۆشیاری میدیایی بە تایبەتی هەرچەنە چەندە هۆشیاری میدیایی لای وەرگر بەرز بێت ئەوەندە ئاسی بەرەنگاربوونەوەی ساختەواڵ و زانیاری ناڕاست بەهێزە بێت. بۆیە ئەرکی لایەنە پەیوەندیارەکانە بە تایبەتی ئەو پەیمانگا و ناوەندە میدیایەکان کە خەڵک کۆر ڕێک بخان بڵاوکراوە بڵاو بکەنەوە و خەڵک ئۆشیار بکەنەوە لە مەترسیەکانی دیاردی ساختە هەواڵ و تا ئەتوانن هۆشیاری بڵاو بکەنەوە هۆشیاری لەبارەی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ زانیاری ناڕاست بۆ ئەوەی خەڵک ئیسفادی لێ بکە و بتوانێت هیچ نەبێ زانیاریی ناڕاستی دەستەکەوێت ینی بتوانێت لەسەر ڕابمێنێ و بزانێت کە بنەماکانی ڕاستی و دروستی تزانێت. باشە ئەوەی کە گرنگە لە دەستگاکانی ڕاگەاندنا گرنگی پێ بدرا خودت پێڕۆ بکرێ شتێکە بە ناوی ئەمنی قەومی. ئەمە تا چەند لە دەستگاکانی ڕاگەاندنە خۆ بڵم لە کوردستانە تا چەند پێڕۆ کراوە؟ بێگومان من باسی کەناڵ سنگینەکانەکەم من تا ڕادەیەکی باش لەو کەناڵانی کە خاوەن ئاراستەیەکی دیاریکرا و ڕوئیایەکی نیشتیمانین بێگومان تا ڕادەیەکی باش مراعاتی ئاسایشی نیشتیمانی کراوە لە بڵاوکردنەوەی هەواڵ و لە بڵاوکردنەوە لە چاوپێکەوتن و لە راپۆرت. بەڵام هەندێک کەناڵ هەیە کە ینی خاوەنەکەی نەناسراوە و جیهەتەکەی نەناسراوە کەس نازانێت تەوەجوهی چۆنە. بێگومان پێشێلکاری سەبارەت بە ئاسایشی نیشتیمانی زۆربەی کات لەم کەناڵانەوەیە، لەو کەناڵان نەناسراوانە، لەو کەناڵانی کە خاوەنیان دیار نییە و بە تایبەتی لەم
سەردەمەدا تۆڕە کۆمەڵایەتیەکان کە هەر ئەکاونتێک یاخود پەیجێکی بێ قاوەنە بێ ناونیشانە نازانیت کێ شتی وا بڵاوکاتەوە کە کاریگەری زۆر خراپی لەسەر ئاسایش نیشتیمانی جاری وا هەیە هەر کاکسۆران جاروان هەمان هەواڵە لە بەشێکی زۆر لە کەناڵەکان بڵاوکراتە بەڵامێکی لە کەناڵەکان بە گۆڕینی وشەیە بە گۆڕینی دەستەواژەیەک بڵاوێکاتەوە بۆی کە زیاتر بینەری هەبێت یاخود کاردانەوەیکی زیاتر ئەوە شارەزایی ساختەکردنی هەواڵە ساختەکردنی زانیاریە بێگومان ئەو کەناڵە لێزانانە پەنای بۆ بن کە مەبەستیانە ینی مەبەستەکان بە وشەیەک یاخود بە گۆڕینی دەستەواژەیەک ئەیانەوێ بیپێکن چکە ئەگەر پەنابەرن بۆ ساختەکردنی زانیاریەکان خەڵک بە ئاشکرا زانێت کە ئەوە ساختە هەواڵە بەڵام ئەوان لێزانانە پەنابن بۆ گۆڕینی دەستەواژەیەک یاخود بێئەهمیەتکردنی ڕووداوێک یاخود بەرزکردنی یاخود پایەدارکردنی ڕووداوێک کە شایستەی ئەو پایەبەخشینە نییە. بە تایبەتی لە کاتی ڤایرۆسی کۆرۆنا هەندێک لە کەناڵەکان لە باتیەوەی کە ساڕێژی ئازار و برینەکان بکەن تۆمەتیانە خستە پاڵ نەیارەکانیان. بەڵێ بێگومان ئەوە شارەت چێتە هەمان قاڵبەوە و ئێستا خوێنەر و وەرگر و بینەر بە تایبەتی لە تەلەڤیزیۆنەکان ئاستێکی وشیاری باشی هەیە یعنی ئەتوانێت زانیاری ناڕاست و زانیاری مەبەستدار جیا بکاتەوە. بێگومان من هەندێک کەناڵ هەیە مەبەستێکی دیاریکراوی هەیە لە هەر بڵاوکردنەوەیەک لە هەر کارێکی میدیایی کەیکا مەبەستێکی دیاریکراوی هەیە و ئەوێ ئەو مەبەستی بپێکێ و خۆشبەختانە ینی بینەریش وەشارە و بە بڵاوکردنەوەی هەر هەواڵێک هەر زانیاریەک هەر راپۆرتێک ئەزانێت چ مەبەستێکی لە پشتەوەیە. بێگومان دەستەکانە خۆش بێ کاکسۆران دوا پەیامی بەڕێزت لەسەر کتێبەکە بێ یاخود بە کۆی بابەتەکە گەشتێ باسمان نەکرێ بەڕێزت پێت خۆش بێ باسیکەی. وڵا پێم خۆشە لەم بەرنامەیەوە من سواسی کوردستانی نوێ بکەم کە هاوکاری کردن بۆ چاپکردنی ئەو کتێبە و هیوادارم ئەو کتێبە هەوڵێک بێت لە هەوڵێکی بچووک بێت بۆ بەرەنگاربوونەوەم دیادە لە کوردستان و ئەمە تەنیا هەوڵ نەبێ و ڕۆژنامەنووسان و ئەکادیمیانی و خوێندکاران و مامۆستایانی زانکۆ هەوڵی دیکە بە دوایە بێت و بتوانین بە هەموو لایەک ینی ئەگەر ئەم دیاردێ بنبرنەکەین لە کوردستان ئەوە زۆر کەمی بکەینەوە و هیچ نەبێ کاریگەریەکانیشی لەسەر خوێنەر و وەرگر کەمکەینەوە. بێگومان دەستەکانە خۆش بێ کاکسۆران یان زۆر سپاسمان دومان کردی زۆر سپاس بۆ سۆران عەلی ڕۆژنامەنووس لە ئەمان کاتە ئامادەکار و وەرگێڕی کتێبی ساختە هەواڵ سپاس بۆ ئامادەبوون. بەڵێ خۆشەویستان لەسەر شەچینە لە یەکێک لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆ ئەویش بڕگەی نیگا باپێکەوە بینەری بین و دواتر بەردەوام بین.
بەڵێ خۆشەویستان ئێسش کاتی گفتوگۆکردنی تەوەری دومی پرۆگرامەکەمانە گفتوگۆکردنە بێت لەسەر کار و چالاکیەکانی سنتەری ڕاهێنانی پەروەردەی بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت کە بێگومان ئەم سنتەرە لەژێر سەرپەرشتی مناڵپارێزی کوردستانە کە خزمەتێکی زۆریان بە منداڵان کردو بە شێوەیەکی گشتی بە تایبەتی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت کە بەداخەوە لە کاتی ڤایرۆسی کۆرۆنایە یاخود بڵین بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا سنتەرەکە داخراوە دایکان و باوکان ناتوانن منداڵەکانیان بەرنە سنتەرەکە بۆی کە ڕاهێنانیان پێ بکرێت بەڵام ئەم سنتەرە یاخود سەرپەرشتیاران توانیویانە لە خزمەتەکانیان بەردەوام بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت ئەوش لە ڕێگەی کردنی زنجیرە وانەیەکەوانەیە کە لە ڕێگەی ڤیدۆ تا ئێستا توانیویانە 27 وانە ئامادە بکەن لە ڕێگەی ڤیدۆوانێ دایبەزێنێ بڵاویکەنەوە بۆی دایکان و باوکان بیبینن بتوانن لە ڕێگەی ڤیدۆکانەوە ڕاهێنان بە منداڵەکانیان بکەن. بۆی کا بە شێوەیەکی گشتی لەسەرم بابەتە گفتوگۆ بکەین بە خۆشحاڵی ئەمڕۆ میوانداری سروە فەیزوڵڵامان کردو کە بە ڕێزیان سەرپەرشتیاری پرۆژە پەروەردەیەکانە سروە خانسڵاوە لەبێ و بەیانیت باش. زۆر سپاس. با سەرەتا لە پۆستەکەی بەڕێستەوە دەست پێ بکەین بزانین پرۆژە پەروەردەیەکان چییە و چی ئەگرێتەوە؟ دیارڕێکخراوی منداڵپارێزی کوردستان کۆمەڵێک سێکتەرەگرێتە خۆ وەکو تەندروستی گرتنەخۆ پاراستن گەنجان تا کۆتایی سێکتەری پەروەردەش یەکێکە لەو سێکتەرانەی کە کۆمەڵێک پرۆژەی پەروەردەیی لەسەر کۆمەڵێک بنەما دامەزراندووە کە سەرچاوی هەرێک لەو پرۆژانە لە ڕێکەوتنامەی مافەکانی مناڵەوە سەری هەڵاو بەپێی پێویستی کۆمەلگا ئەم پرۆژانە وەکو پرۆژەیەکی درێژخایەن یاخو کورتخایەن بە خەڵکیان ناسێن. پرۆژەکان بریتین لە 5 مەڵبەندی ڕۆشنبیری کازیوەی مناڵان کە دوو لەو مەڵبەندانە ناو شاری سلێمانیە پرۆژەیەکیان لە شارۆچکەی چوارچایە بازیان پرۆژەی کەشان ناو کەمپی پەنابەرانە. جگە لەمە کۆمەڵێک پرۆژێکی هەیە وەکو دوانەوەندی شەی جەباری نمونەی چەند باخچەیەک بۆ خزمەتکردنی مناڵانی ئاسایی پرۆژەی پاڵپشتی دەرونی بۆ با بڵێن پەنابەرانی ناو کەمپی پەنابەران لە هەمان کاتە سنتەری ڕاهێنان بۆ مناڵانی خاوەن پێداویستی ئەوەی کە بە ڕێزە ئاماژەت پێکردو ئەگە پێویستکە دواتر قسەی زۆر باشە. سروەخان ئێستادا یەکێک لە ڤیدۆکان ئامادەیە با بەیەکەوە بینەری بین و دواتر گفتوگۆی زیاتری لەسەرەکەین. باسی ڕاهێنانێکەکەین ڕاهێنانی شازی فێرکردنی شێوە ئەندازەیەکان بە کۆمەڵێک کەرەستەی سادە ڕاهێنانەکە خەینە ڕوو بۆەوەی هەر بە ڕێزێک بتوانێت لەگەڵ مناڵەکەیە لە ماڵەوە ئەم ڕاهێنانانە دووبارە کاتەوە. ئەمانە شێوە ئەندازەیەکان 3 گۆشە 4 گۆشە لاکێشە لەگەڵ بازنە هەمووی ئەتیادی بە مقابا بڕاو و دواتر بۆ یەکراوە. ئێمە توانین بە چەندین شێواز ڕاهێنانەکان جام بدەین بۆ نمونە لەسەرم شێوازە وەرەقەی A4 شێوە ئەندازەیەکە کێشین مناڵەکە بۆیی بکات دواتر دەتوانین بە مقەست بیبڕین. شێوازی تر زۆرە ئێمە ئەمڕۆ ئەم دوو شێوازە جێبەجێکەین لە ڕاهێنانەکەمان. ئافرین بەندی ئەمە شێوە ئەندازەیەکان. ئەمە چییە؟ 4 گۆشە 4 گۆشە ئالێرا بۆمدانێ ئافرین. ئەمە چییە؟ لاکێشە ئافرین. ئەمە بازنە. ئەمە چییە بەندی؟ 3 گۆشە ئافرین. ئادەی بەندی بازنەم بەرێ ئافرین بەندی دەست خۆش. 4 گۆشە کامەیە؟ دەست خۆش. ئادەی بەرزکەرەوە دەست خۆش. کامە لاکێشەیە بەندی؟ دەست خۆش. ئەمە لاکێشەیە. 3 گۆشە دەست خۆش. ئەوە 3 گۆشەیە بەندی. ئادەی بازنەم بەرێ ئادەی بەرزکەرەوە. ئەمە چییە؟ بازنە. ئافرین. 4 گۆشەم بەرێ بەندی 4 گۆشە دەست خۆش. لاکێشەم بەرێ ئافرین. 3 گۆشە دەست خۆش. ئافرین بەندی. ڕسمی شێوە ئەندازیەکان کێشین. ئەمە
ئەمە چییە؟ سێگۆشە. هەندێ بۆم گەێنە بە یەک. ئافەرین. ئەمە چییە؟ سێگۆشە. دەی سێگۆشەیەکم بۆ بکە. دەستی بێنە. ئافەرین. دەی بۆم بگەێنە بە یەک. دەست خۆش. ئافەرین بەندینە. بۆم بۆ یاکی؟ دەی سێگۆشەکەم بۆ یەکە. ئالیمەکە. ئافەرین بەندین. دەست خۆش بەندین. ئافەرین. باش دەست خۆش. مەقەس دەکاتوانی بۆم ببڕی؟ سێگۆشەکەم بۆ ببڕە. ئافەرین. ئافەرین بەندین. دەست خۆش. دەست خۆش. دەی چاگۆشەکەم بۆ یەکە. ئافەرین. دەست خۆش. دەی قەستەکە بۆم ببڕە. مناڵە خۆشەویستە ئەنجامماندا ئەتوانین ئێستا دووبارەی بینەوە خود زیاتر شەرحی پێبین. سەرەتا شێوە ئەندازەیەکان بە مناڵەکە ئەناسێنین، یەکێک بۆی دائەنین، دواتر داوای لێکەین. ئەوەش بە پێی ئاستی مناڵەکە. بۆ نمونە ئەگەر ئاستی مناڵەکە سەرەتا بێت، ئێمە هەر چوار شێوەکەی بۆ دانانین، دوو شێوەی بۆ دانین. بۆ نمونە سێگۆشە و بازنەی بۆ دانین. سەرەتا فێری ئەم دوانەیەکین، دواتر کە لەما باش و ئەتوانین شێوەیەکی تری بۆ زیاد بکەین. ئەم طریقەیە طریقەیەکی زۆر باشە. لەسەر وەرەقەی ئەیفۆر وەکو ئەنجامماندا شێوە ئەندازەیەکە بکێشرێت. بۆ نمونە سێگۆشە ئەکێشین. ئەمە هەم تەرکیزی زیاتر دەکاتە سەر شێوەکە، چونکە مناڵەکە گۆشەکانی سێگۆشەکە بە یەکە دێنێت بەسەر هێڵەکە ڕاتەوە. دواتر بۆیە کات ئەم شازەکە سێگۆشەکە کێشێت. پاشان کە هەڵەسێ بە بۆیەکردنی بەردەوام تەرکیزی لەسەر شێوەکەیە، یعنی ئیتاری ئەم شێوە ئەندازەیە کە سێگۆشەیە وەری ئەگرێ، دوێنەکەی ئەچێت دەمێ شێوە باشتر فێر. کاتێکی شێوە ئەندازەیەکە ئەبڕێت بە سەرهاتنەوە ئەمە هەر وەکو ڕاهێنانی شێوە ئەندازەیەکە فێرە بێەوە هەم بۆ دەست و پەنجە و بێگەوبەستنی چاو دەستی ئەو مناڵەکە لە هەمان کاتە ئەی بڕێت واش شێوە ئەندازەیەکە شۆ دەگرێت. سوودی زۆرە بۆی کە ئەو مناڵە خێراتر فێری ئەو شێوە ئەندازەیە بێت. و ڕێگای تریش زۆرە بۆی کە ئەو ڕاهێنانە ئەنجام بدرێت لەگەڵ هەڵ مناڵەکە دەماوە. زۆر سپاس بۆ ئەو ڕاهێنەرە بەڕێزە کە توانێتەوە ڤیدیۆی ئامادە بکات بۆ ئەو مناڵانە و بۆ هیوایی کە دایکان و باوکان توانی بێتیان لە ڕێگەی ئەو ڤیدیۆیانە بتوانن ڕاهێنان بە منداڵەکانیان بکەن. ئەگەڕێمەوە بۆ لای میوانەکان بۆ درێژەدان بە گفتوگەکانمان سر وەخان ئەوەی کە لە ڤیدیۆکە بینیمان فێرکردنی شێوە ئەندازەیەکان بوو. وانەکانی ترچی لە خۆگرێت. خۆی بەڕاستی و کۆی کە هەمومان نەزانین باشترین ڕێگا تا ئێستا ئەوەی کە لە سەراستی هەموو جیهان لەسەری ڕێککەوتون ڕاهێنانە بۆ مناڵانەی کە بەداخەوە لە ڕوویەک لە ڕۆکانەوە بێ کەم و کوڕیەکیان هەیە. ڕاهێنانەکان
بریتە لە هەموو ئەو کردارانەی کە ڕۆژانە مناڵێک پێویستی پێەتی فێر ببێ چ لە ڕووی با بڵێن جوڵەی ماسوولکە بچووکەکانەوە بێ یاخۆ لە ڕووی با بڵێن فێرکردنی قسەکردن بێ یاخود دەستشتن بێت جلەبەرکردن بێ وەرزش بێت بیرمان لەوە کردەوە کوڕەخراویم دڵپارێزی کوردستان لەم کاتەیە ئەگەر ئەم مناڵانە دابڕێن ئەگەر ئەم بارودۆخەش بەداخەوە کە نەخوازیارە و بەردەوامیش بوو کاتێکی زۆر دوور و درێژ مناڵەکان لە ماڵەوە بوون چی بکەین ڕەنگە بیریان بچێتەوە بەدڵنیاییوە بیر لەوە کرایەوە چۆن بتوانین کۆمەڵێک ڤیددیۆ بکەین ڤیددیۆکان بریتی بێ لەو ڕاهێنانەی کە ڕۆژانە لە ناو سنتەرەکەی بە ئەنجامەکەێنرێت بەڵام بە سادەترین شێوە بۆی خێزانێک دواتر نەڵێ من ئەم شتم لە بەردەستانی چۆن بتوانم ئەو ڕاهێنانی لەگەڵا بکەم لە ڕاستیان ڤیددیۆنی کە ئامادەکراوە بۆ خێزانە بۆ مناڵ نیە ئێمامانەوێت ڕاهێنانێک بە خێزانەکە فێرکەین ئەم ڕاهێنانە بتوانێت لەگەڵ مناڵەکە جێبەجێکە بە سادەترین شێوە بە سادەترین کەرەستە شێوە یاری و شێوە با بڵێن ڕاهێنان بێ و لە هەمان کاتە یاریش بێ بۆی ئەو مناڵە بتوانێت بەردەوام بە هیچ نەبێ شتانی فێر نەبێ لە ڕاستیە سەرەتا بیرکردنەوەکەەوە بۆ بەڵام دواتر کە بینیمان ئەتوانین زیاتر گەشەی پێبین ئەتوانین وا بکەین لە داهاتووە ئەو خێزانانش کە دەستیان ناگاتە سنتەرەکان بتوان لە ڕێگەیم ڕاهێنانانەوە هیچ نەبێت ئەگەر کەمێک بێ لەو با بڵین گرفتانی کە هەیەە لەسەر شێوازی مامەڵەکردن لەگەڵ مناڵەکانیانە بتوانن کەمیکەنەوە لە ڕێگەیەوەی کە لە یوتیوب بە بڵاو بێتەوە لە ئێستاە کۆمەڵێک زنجیرێ لە بەردامەمانەیە کۆمەڵێک با بڵین بەردەوام بین لە هەموو ڕاهێنانانەی کە ڕۆژانە مناڵێک پێویستی پێەتی هاوشێوەی مناڵە ئاسایەکان ژیانی ڕۆژانەی خۆی بەڕێکایتر لە دەستشتنێکەوە بێتەوە کۆکاتە سادەترین نان خواردنێکە خۆگۆڕینێک سادەترین پێویستی ڕۆژان باشە ئێستروەخان ئەو مناڵانی کاهێنرێن بۆ سنتەرە لە چ سنوورەکان هەمووی لە سنووری پارێزگای سلێمانیە یاخود لە دەرەوەی شاریتیایە لە کێوکەوە خۆی بەڕاستیەکان دیارە هەر پێم خۆشە پێشکی ئاماژەیەکیش بەوە بەم ئەم سنتەرە مێژووی زۆر نییە لە 1/6/2014 دامەزراوە بە چەند گرروپێک خزمەتگوزاری پێشکەش بە مناڵانەکە بەداخەوە ڕێژەیەکی زۆر مناڵ هەیە لە شاری سلێمانی و چ لە دەوروبەریا بێ پێویستی بەڕاهێنانە ئەوەی کە ئێمە توانیومانە لە چەند ڕێگایەکەوە خزمەتگوزاری پێشکەشکەی نەکێک لەوانە ئەو مناڵانەیە کە ڕۆژانە کەژمێرنەوە بۆ دوونیوی پاشنیوە ڕۆ لە سنتەرەکەی مێننەوە کۆمەڵی خزمەتگوزاریان هەموو ڕۆژێک کە لە ڕۆژانی شەمە و جمعە و شەمەکەوە پشووی فەرمی ڕێکخراوەکەیە کۆمەڵێکی کەی مناڵمان هەیە ئەمە بە شێوەی سەردانی ئەو شوێنەکە ئەشێت سلێمانی و دەوروبەریشورە سروەخان پێشێک کە بە بچیدە سەر ئەو مناڵانە بڵێ دایکان و باوکان خۆیان ئارەزوی ئەوەکان ڕۆژانە بیانهێنن یاخود بە پێی پێویستی مناڵەکە بۆ ڕاهێنان سەردانی سنتەرەکەکە خۆی بەڕاستی ئێمە کە وەکو مناڵپارێزی کوردستان کە بیری لە دامەزرانی سنتەرێک کردەوە بیری لێ کردەوە سنتەرێک بێت تایبەت بەو مناڵانەی کە توانایان نییە لە ناو ناوەندە پەروەردەیەکانە بەردەوام بن لە هەمان کاتا مافی فێربوون و گەشە پێدان و کۆمەڵێک با بڵێن لە هاتوویان هەیە کە هاوشێوەی هاوتەمەنەکانیان فێر ببن لەسەر و بنەمایە بیر لەو سنتەرە کرایەوە دواتر کە بینی من ڕێژەی مناڵەکان بەداخەوە یەجگار زۆرە بیر لەوە کرایەوە تەرکیزمان لەسەر حاڵەتە قورسەکان بێت کە بەڕاستی نازانێ خێزانیش و ناوەندە پەروەردەیەکانیش ناتوانێت خزمەتگوزاری پێ ببەخشێ بۆیە بیرمان لەوە کردەوە ئەو مناڵانە ئەو کۆمەڵە مناڵە بێ کە ڕۆژانە سەردانی سنتەرەکەکەت ئەوانەی کە توانای فێربوونیان بەستم ئەوە بوو خۆتان بڕیار لەسەر ئەوە ئێن کە ئەم مناڵانە ڕۆژانە بێن یاخود دایک و باوکە کە بڕیار لەسەرەوەیە ئەناخۆی تۆکو پرۆژێکی بەردەوام مناڵێک کۆمەڵێک بەداخەوە گرفتی هەیە پێویستەکە کۆمەڵێک ڕاهێنانی لەگەڵا بە ئەنجام بگەێنی وا باشترە بمێنێتەوە لە ناو سنتەرەکەی بۆی ڕۆژانە خزمەتگوزاری پێشکەش بڵێ مناڵەکان وتە لە دەرەوەی پارێزگای سلێمانیش سەردانی سنتەرەکەکەن با بڵێن سلێمانی و دەوروبەری ئەوانە زیاتر ئەو کۆمەڵە مناڵن کە ئەتوانن لە ناوەندە پەروەردەیەکانە بن بەڵام لە ڕوویەک لە ڕووەکانەوە گرفتێکی هەیە ئەو کاتانە بە شێوەی سەردانی توانێت سەردانی سنتەرەکە بکە و خزمەتگوزاری وەرگێت کۆمەڵێکی کەمان هەیە زیاتر بۆ بەشی چارەسەری سروشتیان کە تێکڕا ئەم ڕاهێنانانەی کە ئەکرێ لەو سنتەرەیە بەبێ بەرامبەرە بۆ دەستان خۆش بێ و نمونەتان زۆر بێ سروەخان دایکان و باوکان تا چەند ڕازین لەم پرۆژەی ئێستاکە لە ڕێگەی ڤیددیۆ ئەکرێت یاخود بڵێ فیدباکی دایکان و باوکان بۆ ئێوە چی بووە تا چەند لەی ڕازی بوون ڕاستە خۆی لە ڕاستیە پێشەوەی بڕێ لەو ڤیددیۆیانە بین بیرکردنەوە و مناقەشەیەکی زۆرمان هەبوو ئایا ئێمە ئەگەر دوای مندووبوونێکی زۆر ڤیددیۆیەک بینیتە بەرهەم بۆ خێزانێک ئەبێ سوودی لێ ببینێ
من لەو ماوەی کەرەنتینەیە کە لە ماڵەوە بووین و هیچ شتێکمان نەبوو هەوڵم ما بە تەلەفۆنی پەیوەندی لەگەڵ کۆمەڵێک لە خێزانەکانە بکەم بۆی ئەوانیش بەشدار بن لە دیزایانی ئیشەکەیە بۆی بزانم پێویستی ئەوان چیە لە کۆتاییە بۆی بزانین تا چەند ئەگەر ئێمە ئەم کارە بکەین ئەوان سوودی لێ ئەبینن بەڕاستی هەر بە باسکردنی بیرۆکەکە ئەوان زۆر خۆشحاڵە بوون دایکی خێزانێک یا با بڵێن خێزانێکی خاوەن پێداویستی تایبەت ئەوەندە ئەوداڵی زانیاریە لەو باوەڕێیان یعنی بچووکترین زانیاری بۆ ئەوان کاریگەری و با بڵێن سوودێکی هێجگار زۆری هەیە ئەوەی من ئەبینم بە ڕۆژانە دەستخۆشیەکرێ و متابعاکرێ و شێرەکرێت دیارە سوودێکی باشیان لێبینیوە ئەمەی کە لەم ڤیددیویانەیە بەڕاستی ئەکرێت تەنها بۆ مناڵانی سوودمەندی سنتەرەکە نییە توانین بڵێن بۆ مناڵانی هەموو هەرێمی کوردستانەکە بتوانێت سوودی لێوەرکرێت لەو باوەڕێیان هەرچ خێزانێک کە ئەگەر متابعی ئەو ڤیددیویانە بکاتوانێت ئەوەی کە ئێستا بینیتان شێوەیەکی سادە بوو وەرەقەیەکی ئەیفۆر لەگەڵ قەڵەمێک و مقەستێکە لەو باوەڕێم لە هەموو شوێنێکە بەردەستە لێرە خێزانەکە توانێت زیاتر پەرە بۆ ڕاهێنانە بە ئەمەی کە ئێمە هەمانە کلیلی ڕاهێنانەکانە کلیلی ئەوەیە کە دایکێک کاتێکەڵێ بەخوا نازانم ئەو مناڵە 5 دقەدا نانیشێت هەتوانی لە ڕێگەی ئەم ڕاهێنانەوە لە ڕێگەی ئەم یاریکردنەوە 5 دقە و زیاتر لە 5 دقەش داینیشێنی کە تۆ فێرە کرد دەبینی پەیوەندیەک لە نێوان مناڵەکە و دایکەکەی خو باوکەکە دروست بوو ئەبینی پاداشتی تیا بوو ئەبینی دایک ئەبینێ مناڵەکەی بەرەو پێشچوون بەخۆیەوە ئەبینێ هەر بۆ خۆی ئەم هەموو هۆکارەوە کاکە کۆمەڵێک گرفت و بەداخەوە توندوتیژی کە بەرامبەر بە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتەکرێ بۆ خۆی کەم بێتەوە من لەو باوەڕێم هیواداریشم خێزانەکان بەباشی متابعەیەکی ئەو ڤیددیویانە بکەن ئەگەر لەمە باشتریان ئەوێ لەمە زیاتریان ئەوێ ئەگەر ئەڵێ بۆ نمونە ئەم ڕاهێنانە بۆ من زۆر سادەیە توانم ڕاهێنانی قورستریش بکەم ئێمە ڕاستیە کۆمەڵێک کادری زۆر لێ هاتوومان هەیە لە سنتەرەکەی و تۆنامان هەیە ئەتوانین ڕۆژ بە ڕۆژ پەرە بەم ڤیددیویانە بین بۆی وا بکەین لە کۆتاییە کۆمەڵێک شتیان لەبەردەستا بێت و بتوانن چۆن ئیشی لەسەرکەن ینی حەزەکەم ئاماژە بەوەش بە مێساگەر سێرجێک بکەین لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە یوتیوبە ئەبینی بە عەرەبی هەیە بە هەموو زمانەکان هەیە بە کوردی نەبوو ڕاستی ئەمەش هەر هۆکارێک بۆی بیلەوە بکەینەوە کە چۆن کۆمەڵێک ڕاهێنانمان هەبێ ئەم ڕاهێنانانە نەک تەنها و مناڵانەی کە بەختێکیان هەبوو لەو سنتەرەیە سوودمەندن بەگرە هەموو مناڵێک کە پێویستی پێ بێ بتوانێت سروەخان ئەو ڤیددیویانەی تر ئەسەم ڤیددیۆی کە بینیمان ماوەکەی ڕەنگە 2 بۆ 3 دقەیەک بوو بێ ڤیددیۆکانی تریش هەر بە هەمان شێوەن کاتەکەی کەمە چونکە ڕەنگە دایکان و باوکان و مناڵەکەش ناتوانێت کۆنتترۆلی ئێمە هەر کات بەس لە ڕاهێنانی مناڵێکەکەین ئەبێ لایەنی کەم قسە لەسەر 45 خولێک بکەین لەبەرەوەی گەر من کاتێکی زۆرم لەبەردەستانە بێ ناتوانم ئەوەی کە هەمە بیەم بە مناڵەکە بەڵام لەم ڤیددیویانەیە بیرمان لەوە کردەوە کە کاتەکەی چەند کەم بێ بۆی نەبێتە مایی بێزاریەک بیرمان بە دڵنیاییوە مەسجێکی کورت و پوخت و باش بگە بیرمان نەچێتەوە ئەم ڤیددیۆیە بۆ دایکە لەو باوەڕێم هەموو دایکێکی شەتوانێت لە ڕێگەی 2 دقەوە بیرۆکەیەکی لا دروست ببێت بە شێوە زانستێکە بتوانێت ڕاهێنانەکە لەگەڵ مناڵەکەیە بکە ئەم هەموو 2 دقە و 3 دقەیە کۆکاتەوە بیرۆکەیەکی جوانی لا دروستە بێ کە خۆی ئەتوانێت زیاتر با بڵێن پەرە بە و ڕاهێنانە بە لەوانەیە کەسێکی با بڵێن سادە سەرێکی ئەو ڤیددیویانە بکە بڵێ جاوە چێ شتێکی زۆر زۆر بەسیتە بەڵام بەڕاستی لە بواری خاوەن پێداویستی تایبەتەوە لە ڕووی ڕاهێنانی مناڵانی خاوەن پێداویستی تایبەتە بەڕاستی کۆمەڵێک ئامانجی هەیە توانم بڵێم هەرێک لەو ڕاهێنانە ئامانجێکی هەیە کە تۆ ئەتەوێت لە ڕێگەی و ئامانجەوە با بڵێن برەو بەلایەنێک لە لایەنەکانیان چەند لایەنێکی ئەو مناڵە بی بۆ نمونە ئەگەر من ئێستا باسێک هەر لەم ڤیددیۆیە بکەم کە وەکو بینیتان مەقەستێک و قەڵەمێک و وەرەقەیەک چوارگۆشەیەکی دروست کرد سێگۆشەیەکی دروست کرد لەوانەیە کەسێک کە گوێی لێ بێ بڵێ فێری سێگۆشە و چوارگۆشەیە کاچاکەی گرنگە با هەر نەیزانم ئامانجەکە لە ڕاستیە جوڵاندنی ماسوولکە بچووکەکانە کە هەمومان ئەزانین تاکێکی ئاسایی کۆمەڵێک ماسوولکەی گەورەی هەیە و کۆمەڵێک ماسوولکەی بچووکی هەیە چۆن بتوانێت وەرزش بکات چەند نتوانێت گەشە زیاتر بەخۆی بە لەلایەکەوە لەلایەکیکەوە کار لەسەر تەرکیزی مناڵەکەکەین کە چۆن بتوانێت تەرکیز کات کار لەواکەین کە ڕاهێنان بکە بەوەی کە شتەکە بڵێتەوە لە یەک کاتە کار لەسەرەواکەین هەر 5 هەستەوەرەکەی بجوڵێ شتەکە ببینێ گوێی لە دەنگی بێ کە مەقەستەکە بەکارەهێنێ دەستی لێ باو لە هەمان کاتە با بڵین لە یەک کاتە هەموو هەستەوەرەکانی بجوڵە کامەشێکێکە لە گرفتی ئەو مناڵانە بەداخەوە کە کاتێکە
کێشەیەک بۆ یەکێک لە هەستەوەرەکانی دروستە بێ هەستەوەرەکانی کەش ناتوانن بە تەواوەتی کار و فەرمانەکان جێبەجێکەن. هەرێک لە ڤیددیۆکانی کەش کە ببینرێ لە کۆتاییە ئەبینیت وەکو دیسان ئاماژەم پێکرد زۆر بە سادەی کردومە ناگینا خۆی لە ڕاستیە لە نەو سنتەرەکەیە ڕاهێنانەکە ماوەکەی دوور و درێژە کەرەستەکان جیاوازترە هەرچەند هەر لە سنتەرەکە شایمە بیرمان لەوە کردوێتەوە چەند کەرەستەی سادە بەکاربێنین بیرمان نەچێتەوە مناڵە گەر 6 ساعات لای ئێمە بێ کاتەکەیکی لە ناو خێزانەکەی مەرجنیە هەرەوەی لە سنتەرەکەی بەردەستە لە خێزانەکەشا بەردەست بێت هەمیشە کار لە ڕەنگەوا پێویستکە ئەوەی کە لە سنتەرەکە پێ ئەوترێتەوە لە ماڵەوە دووبارە بکرێتەوە بە دڵنیاییەوە و پرۆگرامی کە من نازانمەگەر تا چەند کاتە بێ و بتوانم قسە لەسەر پرۆگرامی سنتەرەکە بکەم هەموو مناڵێک بەرنمەیەکی تایبەتی خۆی هەیە ئەم بەرنامە لە دەفتەرێکە یان بە بڵێم لە سجلێکی تایبەتایە کە دروست کراوە هەموو ڕۆژێک ئەو ڕاهێنانانەی کە لە سنتەرەکە بۆ مناڵەکەکرێ هەمان شێوە بۆ خێزانەکەش ئامادە کراوە لە ماڵەوە ئیش لەسەر ئەو ڕاهێنانانە بکات کە ئەنجامی یابێ خاڵێکی ئاياتەیە کە ئەنجامی نایابێ هەر خاڵێکی ئاياتی ئێمە ئامانجمان نیە لە کۆکردنەوەی و خاڵانەوە نمرەیەک بین بە مناڵەکە تەنها ئەمانوێ بزانین ئەگەر بەرەو پێشچوونی بەخۆی و بینی هۆکارەکەمان لە چیایە ئەگەر نەیبینی هەڵەکەمان لەکوێیە چۆن بتوانین چارەسەریکەین و تاتوانم بڵێم هەموو مناڵێک ئەگەر ئێستا زۆربەی دایکەکان کە بیستیان بەرنمەیە بن ئەتوانن تێگەن لە من کە مەبەستم لە کام بەرنامە و کام با بڵین دەفتەرە کە هەیەە ڕۆژانە لە نێوان ماڵ و سنتەرە هاتوچووەکە هەمیشە بی لەواکەمەوە ئێمە ڕێکخراوین ڕاستە ئەرکی خۆمانە کە بتوانین بە هەموو جۆرێک خزمەت بە هەموو چینێک بگەێنین کە پێویست کات بەڵام لە کۆتاییە ئێمە بیرمان نەچێتەوە ئەم تاکە لەناو خێزانە و لەناو کۆمەلگایە ئەگەر من چەند ڕاهێنان بە مناڵەکە بکەم خێزانەکە شارەزانە بێ لەو ڕاهێنانانەی کە ئەکرێ ڕۆژانە لەواچێ زەرێکی پێ بگەێنێ لەبری ئەوەی با بڵێن بەرەو پێشچوونێکی پێشکەشکە و بڕوە هەمیشە بی لەواکەینەوە بەتەنها ئێمە نەبین کە ئەو شتانەکەین چەند ساڵێک لەمە پێش قەتبی لەوە نەئەکرایەوە ماوەیەکی دوور و درێژە مناڵانە لە ماڵەوە بنەوە تا ڕووییا و لە ماڵەوە لەبەرەوە هەمیشە ئێمە وا بیرمان لێ کردوێتەوە ئەگەر ئێمە نەماین چۆنم خێزانە بتوانێت ئیدامە با بۆ بەرنامانەی خۆی و بەو بڵێن بەو ئیشانەی کە ڕۆژانەی کاڵبەت لەوە چێم قسەی من ئێستا مەترسێک بۆ خێزانەکان دروستکە لەبەرەوەی زۆر جار پەیوەندی پێواکە نەڵێن خۆ ئەم ڤیددیۆیانە ئامانشتانەوە نییە لە پرۆژەکەیە بوەستن نەخێر مەسەلەکەەوە نییە بارودۆخەکەی و کۆی خۆشتانەی زانن بە ناچاری خەڵک لە ماڵەوەیە بەڵام لە هەمان کاتەیە مامانوێت دانە بڕێن و بەردەوام بین. بەڵێ باشە سروەخان وەکو بەڕێزت ئاماژە پێکرد کە لە کاتی دەوامی ئاساییە دەفتەرێک کۆنتاکتی نێوان ئێوە و دایکان و باوکان بووە ئەی لەم کاتەیە کە ئەو ڤیددیۆیانە ئێوە ئامادەیەکەن چۆن ڤیددیۆکانەگاتە دەستی دایکان و باوکان لینکەکانیان چۆن بۆ نێرن یاخود پەیجێک هەیە بڵاوێکەنەوە ئەوان ئاگادارن یان ئێمە لە پەیجی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە ڕێکلامێکی باشی بۆ کراوە لینکی ڤیددیۆکان دانراوە بە شێوەیەک دانراوە کاتێک کە کلیک لەسەر لینکی ڤیددیۆکە کات هەموو ڤیددیۆکان بە تەسەلسول بە دوای یەکە هەموویدا بەزێنێ بە ئاسانترین شێوە خێزان ئەتوانێت سوودی لێ ببینێ بە دەرلەوە هەر یەک لە ئێمە لە پەیجی تایبەتی خۆمان نابێت لە گروپی خێزانەکان نابێت کە لەگەڵ سنتەرەکەیە با بڵێن بە مەبەستی پەیوەندیکردن ڕێکخرا و لە هەمان کاتا لە بەرنمەیەکی ئاوا تەلەڤیزیۆنی بینی خەڵکانێکی کاگەر سوودمەندی سنتەرەکەش نەبێ هەر ئاشنابێ بەوەی کە چۆن ئەم شتەی دەستکەوێت تا هەر کەسێک ویستی ڤیددیۆی ئەم ڕاهێنانانەی دەستکەوێت توانێت بڕاتە سەرپەیجی ناڵپارێزی کوردستان کە هەر بە توانێت بە لاتینی یاخۆ با بڵێن بە ئەنگلیزی بنووسێ کوردستان Save the Children بڕاتە سەر با بڵێن ڤیددیۆ یا بڕاتە سەر یوتیوب ئەتوانێت بە ئاسانی شتەکانی بێکمان ئەو کەسانەی کە ئارەزی ئەو بکەن ڤیددیۆکان ببینین بە تامەزرەیەوانێ چاودێری پەیجەکەکەن باشە سروەخان لە دوای ئاسایی بوونەوەی دەوام یاخود لەم لە دوایکردنەوەی سنتەرەکان ئەگەری هەیە ئەم ڤیددیۆانە بەردەوام بێت یاخود ئەوەستێنرێت بە دڵنیایی وەکۆی کە ئاماژەم پێکرد ڕاستە سەرەتا بیرۆکەی ڤیددیۆکە بۆ ئەو خێزانانە بوو کە دابڕاون لە سنتەرەکە بەڵام دواتر ئەبینی کەسانێکی کەش هەر سوودمەندە لەم ڤیددیۆیانە لەبەرەوە بە دڵنیاییوە پلان هەیە کە بەردەوام بین لەگەڵ تازەگەرەکانیشە هەر بەردەوام بین ئەو کاتانە لەگەڵ بارودۆخەکەی بزانین چ جۆرە ڤیددیۆیەکی کە پێویست دەکات پلانی ئەوەشمان هەیە نەک تەنها لە ڕووی با بڵێن فێرکاریەوە ئێمە کۆمەڵێک ڤیددیۆ بکەین لە ڕووی تەرفیهیشەوە کۆمەڵێک ڤیددیۆ بکەین بۆی بێتە دیسان سەرچاوەیەکی زانیاری بۆ خێزانەکان لەبەرەوەی زۆرێک لە خێزانەکان هەمیشاڵێ من ئەترسم ئەو شێوە مامەڵەی لەگەڵا بکەم نەباتەن دروست نەبێ بۆی گرفتێکم بۆی دروست نەبێ بەڵام کاتێک کە تۆ بینیت ئەتوانم بڵێم
ئەو کردارانەیە ئەو کارانەی لە سنتەرەکەی ئەکرێ ئلکترۆنیکێ و کاتانە زۆرترین خێزان سوودمەند دەبێ بەدڵنیەوە لە سنتەرەکەشا بەردەوام ببێت تاوەکو کاتانەی بتوانین دەستەکانتان خۆش بە لەشتان ساغوێستر وەخان شتێک ماوە لە کۆتاییەکە ئێمە ئاماژەمان پێ نەکرێ بە ڕێزت پێت خۆش بێ ئاماژی پێ بکەیت وڵاهی لە کۆتاییە ینی هیوادارم من بارودۆخە زووترین کات بڕاتەوە دۆخە ئاسایەکەی خۆی و ئێمەش بتوانین وەکو چۆنم ڕێکخراوە لە پێشووترە خزمەتی گەیاند و ئێستا شەر بە هەمان شێوە بتوانین خزمەت بگەێنین و کەسێک کە پێویستی پێ بێ لە دەرگای و ڕێکخراوە بە باشترین شێواز خزمەت گوزاریەکانی پێشکەش دەستەکانتان خۆش زۆر زۆر سپاس مادومان کردی لەشتان ساغ بێ زۆر سپاس بۆ سروە فەیزوڵڵا سەرپەرشتیاری پرۆژە پەروەردەیەکان سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ خۆشەویستان ئێستاشە چینە لای پەیامنێرمان تەها کە بە شێوەیەکە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە تەها سڵاو لێ بۆ بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکان چین لە شاری هەولێرەوە بە ئێمە و بە بینەرانی بگەێنیت بەڵێ بەینتان باشن و دیارە دوێنێ ئەنجومەنی وەزیران بە سۆرەکایەتی سەرۆک حکومەت و جێگری سەرۆک حکومەت کۆبوونەوە دیارە تەوری سەرچ کۆبوونەوەکە باز لە قەیرانی دارایی ئێستا هەرێمی کوردستان و عێراق و بابەتی کۆڕۆنا کرا تایبەت بە موسەی فەرمانبەران دیارە دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و تەبێژی حکومەت یاریمی کوردستان ڕایگەیاند کە ئەوان بەردەوام دەبن لەسەر دابشکردنی موچە بەجێری ئەو داهاتی لە بەردەستیانە و باسی لەوەش کرد کە هەوڵ دەدەن ئەو وەزارەتانی ماوە تاکو پێش دەژنی ڕەمەزان هەمووی بدرێ دابەشی بکەن پاشان ئەوان باسی لەوەش کرد کە هەوڵەکانیان بەردەوامە بۆ گفتوگۆکردن لەگەڵ حکومەتی عێراقی بۆ گەیشتن بەڕێکەوتنە بە تایبەتی دوای پێکێنانی کابینەی تازەی حکومەتی عێراقی بە سەرۆکاتی کازمی دیارە ئەوان هەوڵەکانیان بەردەوامە لە حالەتەکە گەر بگەنە ڕێکەوتنی تر موسا تا ڕادێک ئاسایی دەبێتەوە بە پێچەوانەوە ئەگەر نەگەنە ڕێکەوتن وەکو تەبێژی حکومەتی هەرێمی کوردستان ئاماژە بۆ کورد ئەوان بەجێری ئەو داهاتی لە بەردەستیانە لە مانگەکانی ڕابردوو موچەی فەرمانبەران ڕێک دەخەنەوە تایبەت بە کۆڕۆنا دیارە لە هەروەکو ڕۆژانی ڕابردوو دیارە 24 ساعتی ڕابردوو هیچ حالەتێکی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەولێر تۆمار نەکراوە لەگەڵەوەشدا ڕێوشوێنەکان بەردەوام گرتنەبەری ڕێوشوێنەکان وە خۆپارێزی و ڕێنمایەکانی وەزارەت تەندروستی لە ڕێگای وەزارەتی ناوخۆ بەردەوامە و تا ڕادێک ژیان ئاسایی بۆتەوە بەڵام وەکو پێشتر ئاماژەمان بۆ کورد تەنها نیوان شارەکان ماوە کە بڕیارە لە هەشتی یاخود هەژدەی مانگ بڕیاری تر بدرێ ئایا دەکرێتەوە بابەتێشتر تایبەت بە گەشتیاران دیارە بەرپرسانی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان بازدەوە دەکەن کە ئەوان هەوڵەکانیان بەردەوامە بۆەوەی بتوانن ڕێگای نیوان شارەکان بە تایبەتی نیوان شارەکانی هەرێم و ناوەڕاست و باشووری عێراق ئەگەر وەزارەت تەندروستی ڕێگا بدە بکرێتەوە بۆ هاتنی گەشتیاران دیارە خۆتان دەزانن لە بۆنەکان لە جەژنەکان و هەروە لە هەموو بۆنەکان دیارە ڕێژەیەکی زۆر گەشتیار دێ زۆربیان ئەوە ناوەڕاست و باشووری عێراقن وەکو بە بەجێری ئاماری دەستەی گەشت و گوزار لە جەژنی ڕەمەزانی ساڵی ڕابردوو نزیکەی 3 ملیۆن گەشتیار ڕویان لە شارەکانی هەرێمی کوردستان کردووە بەڵام چاوەڕوان دەکرێت ئەم ساڵ ئەگەر ڕۆژەکە بەم شێوە ببینێ ئەو ژمارەیە دەبێتەوە سفر واتە ژمارەی گەشتیاران زۆر کەم دەبێت و ئەو مەشکاریگەری دەبێت لەسەر کارمەندانی گەشت و گوزار و هەروەها هەموو ئەو کاسبکارانی کە لەو بوارە کار دەکەن و بەشێکی زۆریش بە شێوەی ناڕاستە خۆ زەرمەند دەبن هاوشەوی چین و توێژەکانی ترکە بۆ لەو ماوەیە بۆ هۆی ڤایرۆسی کۆڕۆنا زەرریان پێگەیشتوە بۆ ئەوە چاڕە دەکەن کە وەزارەتی تەندروستی ڕێنمایی بدات وەزارەتی ناوخۆ ئەوانیش بڕیار بدەن ئایا لە جەژن نێوان پارێزگاکان دەکرێتەوە تایبەتی لەگەر ناوەڕاست و باشووری عێراق ئەوە چاوەڕێی وەزارەت تەندروستینە دیارە سەبارەت بە پەرلەمانیش دیارە هەوڵێکەیە بۆ ئاساییکردنەوەی کۆبوونەوەکان بە تایبەتی کۆبوونەوەی فراکسیۆنەکان و کۆبوونەوەی لیژنەکانی ناو پەرلەمانی کوردستان دوایەکەوە لە حوتی ئەم مانگا کۆبوونەوەی کرا بەبێ ئامادەبوونی 6 فراکسیۆن کە کادانەوەی زۆری دەکەوتەوە لەسەر هەرگرتی پارێزبەندی لەسەر پەرلەمانتاران و نیگەرانی زۆری خەڵکیشی لەکەوتەوە کە پەرلەمان بۆ زۆرە ناتوانێت کار بکات و بە زۆرینە ناتوانێت لە کوردستان و لە عێراق کار بکات بۆیە دەبێت پەرلەمان بە زۆرێک بیکە بە شێوای تەوافق کار بکەن بۆ ئێستا هەوڵێکەیە دیار نییە کە تا چەند سەرکەوتووە بۆی کۆبوونەوەی فراکسیۆنەکان بکرێ بۆی ئالێتێک دانێت بۆ کارکردنی داهاتووی لیژنەکان یاخود فراکسیۆنەکانی پەرلەمان و دانانی بەرنامەی کار بۆ ئەو وەرزەی خولی گرێدانی پەرلەمانی کوردستان کە دیارە پەرلەمان پێویستی بە چەندین کۆبوونەوە و دەرکردنی چەندین یاسا هەیە تاکو هاوکاری حکومەت هەرێمی کوردستان کە تاپی لەم قەیرانەکە تووشی بە قەیرانی دارایی هەروە قەیرانی کۆڕۆنا و کێشانی کە تووشی هەرێمی کوردستان بووە دو بابەتیش دەمای ئاماژە بە زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ بکەم دیارە چەند ڕۆژی ڕابردوو دوایەوەی کە قەدەغەکردنی هاتوچۆ هەستا ژمارەیەکی زۆر بۆ ڕۆژانە ئێمە دەبینین لە سنووری پارێزگای هەولێر ڕووداوی هاتوچۆ ڕوودەداوە تەنها ئەوەی کە زۆر بەرچاوە مێر منداڵێک دیارە دوو کەسی شێلاوە تەنانەت پارچە بوون لەوەی کە زۆر تیژڕە بووە
کە دوو کەسەکە خەلکی باشوور ناوەڕاستی عراقن تەنمیەکیان گەڕاوەتەوە بۆ شوێنەکانی خۆوە جگە لەوەش دوێنێش پێشمەرگە گیانی لەدەست دەکات دوایەوەی کە بەهۆی ڕووداوی هاتووسۆ لەلایەن ئۆتۆمبیلە شترەوە شێلا ئیتر ئەوانە باز لەوە دەکەن کە ڕووداوەکانی هاتووسۆ زیاد بووە و بەرپرسانی هاتووسی هەرێمی کوردستان بازەوە دەکەن کە دواوی خەتەقیکردنی هاتووسۆ هەست دەکرێت کە ڕووداوە زیاد بووە داوا دەکەن کە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان یاخود ڕێنمایەکانی هاتووسۆ و هەروەها یاساکانی هاتووسۆ بن دەگەڕێمەوە لای ئێوە ئەگەی پرسیارەکان دەبێت. سپاس بۆ پامنێرمان تاها کە بەشێکە ڕاستەوخۆ لە شاری هەولێر و لەگەڵ مابووی سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم لە زانیاریەکانت. بەڵێ خۆشەویستان لە شاری هەولێرەوە گەڕێنەوە شاری سلێمانی و هەر بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ دەچینە لای پامنێرمان پێشڕۆ مەلاوەستی کەویش بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانە پێشڕۆ سڵاو لێ بێ و بەیانیت باش فەرموو هەواڵ و زانیاریەکان لایتۆن. چنوور بەیانی تەواوی بینەرانی گەلی کوردستان باش دیارە ئێمە ئێستا لە سنتەری شاری سلێمانین کە ئەمە شەقای مەولەویە ئەمە لەوە دەست پێ بکەم لەگەڵ کۆتاییەکانی مانگی ڕەمەزان و لەگەڵ نزیکبوونەوە لە جەژنی ڕەمەزان هەموو ساڵێک و لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانە ئەم شەقامە و یاخود ئەم سنتەری شارەکە بەشێکی زۆر لە دوکانەکانی جل و ئەو پێداویستیانەی کە پێویستن بۆ جەژن لێرەیە دەستی هاوڵاتیانەکەوێ بۆیە ئەم بازاڕە بە شێوەیەکی بەرچاو کە ئێستا هێشتان بەیانێکی زۆر ڕۆژانی تر ئەم شەقامە ئەم قەرەباڵغی ئێستای پێوە دیار نابێت بەڵام ئێستا قەرەباڵغتر ئەبێدرێ ئەویش بە هۆکاری ئەوەی کە لەگەڵ نزیکبوونەوە لە جەژنە هاوڵاتیان دێن بۆ کڕینی پێداویستی و ئەو شتومەکانەی کە بۆ جەژن پێویستیان پێێتی هەرچەند ئێمە پێش ڕاستەوخۆکەمان لەگەڵ دوکاندارانی ئەم سنوورەیە قسەمان کرد لە ئەم شەوە دوکانەکانی ئەم بازاڕە کراوە بوونەیانی بەڕووی هاوڵاتیانە ئەمەش ساڵانە لە شاری سلێمانی بەشێک لەو بازاڕ و شوێنانەی کە کەلوپەل و پێداویستیەکانی هاوڵاتیانی لێ بەدەستە خرێ بازاڕەکان لە شەوە ئەکرێنەوە لەبەرەوەی خەڵک لە ڕۆژا بەڕۆژوو ئەبێت لە شەوە دێن شتومەک و کەلوپەل و پێداویستیەکانی خۆیان بەدەسەخەن. مەبەستمە ئاماژە بەوە بکەم هەر ئەمڕۆ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لیژنەی نووسینەوە یاخود لیژنەی لامەرکەزیەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ماوەیە کە دەستیان کردووە بە کارەکانیان و پرۆژەیەک ئامادە ئەکەن کە لامەرکەزیەتی ئیداری و کارگێڕی بۆ پارێزگاکان و بۆ یەکە ئیداریەکانی هەرێمی کوردستان دەسەبەر بکرێ ئەمڕۆ لەگەڵ بەشێکی زۆر یاخۆ دەتوانین بڵین هەموو بەڕێوەبەرایەتیەکانی شاری سلێمانیە کۆ ئەبنەوە ئەویش بە مەبەستی ئەوەی کە ڕاو سەرنجی ئەوانی ژوەر بگرن کە لە ماوەی ڕابردووە ئەم لیژنەیە سەردانی پارێزگای هەڵەبجەیان کرد و لەگەڵ پارێزگای هەڵەبجە و لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان یاخود بەڕێوەبەرانی ئەو پارێزگایە کۆبوونەوە و گفتوگویان کرد هەر سەبارەت بە لامەرکەزیەت و لە هەمان کاتا هەمان لیژنەکە سەردانی ئیدارەی ڕاپەڕینی کرد و سەردانی ئیداری گەرمیانیشی کرد هەر بۆ وەرگرتنی ڕاو سەرنج و بۆچوونەکانیان بۆ ئەوەی زیاتر ئەم پرۆژەیە دەوڵەمەندتر بکرێ زیاتر ئەم پرۆژەیە پرۆژەیەکی گشتگیر بێ و هەمووانیش کۆک بوونە لەسەر ئەوەی کە دەستەبەرکردنی پرۆژەی یاخود لامەرکەزیەت بۆ پارێزگاکان و یەکە ئیداریەکان ئەبێتە هەنگاوێکی گرنگ بۆ دەربازبوون لەو قەیرانە دارایی و لەو کێشانەی کە بەرۆکی هەرێمی کوردستان و بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە. چنوور ئەمەوێ لە ئاماژە بەوە بکەم کە هەردوێنێ بەشێکی زۆر لە بەڕێوەبەری خوێندنگەکانی شاری سلێمانی کۆبوونەوە و یاداشتێکیان ئاڕاستەی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان کرد و وەزارەتی ناوخۆ ببورن وەزارەتی پەروەردە کرد کە داواکارن لە پرۆژەکەیانە داوای ئەوە ئەکەن تا 1/6 کە یەکەم ڕۆژی دەستپێکردنی تاقیکردنەوەکانی خوێندکارانە بێت داواکار بوون کە موچەکانیان پێ بدرێەوە لە هەمان کاتا 2 موچیان پێ بدرێ ئەگەر چەند داواکاریەکی تریشی لە پاڵ موچەیە لە خۆ گرتە بوو و لە هەمان کاتا ئاماژیان بەوە کردووە لە ڕاگەندراوەکانە ئەگەر بێت و
ئەم داواکاریانەیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و یاخود لەلایەن وەزارەتی پەروەردەوە وەڵام نەدرێتەوە ئەوە لە 1/6 بایکۆتی هۆڵەکانی خوێندنەکەن ئەمەش لە دوای ئەوە دێکە ماوەیەکی زۆرەوە نزیکە بێتەوە لە 2 مانگ بەشێکی زۆر لە فەرمانبەران و لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان موچەی وەرنەگرتووە ئەمەش یەکێک بوون لەو زانیاریانەی تر مەبەستمە ئاماژە بە شتێکی تر بکەم ئەوەیە کە ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی تر بازاڕەکان ڕاستە ئەڵێن قەرەباڵغیان پێوە دیارە بەڵام ئەوەی کە ئێمە گفتوگۆمان لەگەڵ هاوڵاتیان کردبێ یاخود لەگەڵ دوکاندارەکان ئێم سنووریا کردبێ خەڵک وەکو پێویست ناتوانێ ئەو شتومەک و پێداویستیانەی کە پێویستی پێیەتی بیکڕێ ئەویش بە هۆکاری ئەوەی کە موچە لە کاتی خۆیان نەگەیشتوتە دەستی هاوڵاتیان بێگومان نەدانی موچەش کاریگەری ئەبێت لەسەر هەموو جومگەکانی تر ئەوەی کە ماوەتەوە ئەوە بڵین وەزارەتی تەندروستی و هەم بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی تاکید لەسەر ئەوە ئەکەنەوە کە ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی بەرچاو لەلایەن هاوڵاتیانەوە تواندرا کۆنتترۆل بکرێت بەڵام ئەوەی کە ماوەتەوە ئەوەیە ئەبێ هاوڵاتیان تاکپارێزی بە تەواوی بەرجەستە بکەن لە پێناوی ئەوەی شاری سلێمانی و هاوڵاتیانی ئەم شارە بە تەواوی پارێزراو بن چونور منەگەڕێم و لایەوە سپاس بۆ پەیامنێرمان پێشرۆ مەلاوەیسی کابەشەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵماوی سپاس بۆ تۆ سپاس بۆ تەواوی زانیاریەکانت بەڵێ خۆشەویستان هەر بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ ئەچینە شاری کۆی و چینە لای پەیامنێرمان کاروان کەویش بەشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش فەرموو هەواڵ و زانیاریەکان لە لای تۆن لە کۆی شاری شاعیران و هونەرمەندانەوە سڵاو لە تۆ سنوورە لە تەواوی بنەرانی گەلی کوردستان هەڵبەتە لە شاری کۆی بابەتەکانی ڕۆژ بۆ بینەرانی ئازیزی گەلی کوردستان دەگوازینەوە هەڵبەتە جگە لە ناوەندەکانی خوێندن و زانکۆکان لە سەرجەم فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان داوامی یاسایی دەستی پێکردوتەوە و دەمەوێت بازدەوە بکەم ئەمڕۆ لەلایەن کۆمەڵی سەوز و ناوەندی ڕێکخراوە دموکراتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کۆمەک و هاوکاری 150 خێزانی هەژار دابین کرا و بەسەریاندا دابەش دەکرێت و دەمەوێت لەگەڵ ئەوەشا باس لە تەوەریشتر بکەم کۆیە شارێکی مێژوویە لە ئێستا شوێنەواری کۆیە هەوڵ بۆ ناساندن و کنەوە پشکنین بۆ چەند شوێنێک دەکات کەوا لەم دواییانە لە شاری کۆیە دۆزراونەتەوە بەدەر لەمانە من میوانێکم هەیە لەسەر لا مەرکەزیەت کە ئێستا باس و خواسێکی زۆری لەسەر لە هەرێمی کوردستان و لە نێوان پارێزگاکان تأکید لەسەر لا مەرکەزیەت و ئیدارەی خۆجی لە نێوان پارێزگاکان دەکرێتەوە من میوانێکم هەیە لەسەر ئەم تەوەرە دکتۆر ڕێبوار لێرەیە لە مامۆسایی زانکۆ بەشی یاسا دەدوێنم کاکتۆر جان زۆر سپاس کاکتۆر ڕێبوار جەبار زۆر سپاس بۆم دەرفەتەکە بێمت بەخشی زۆر سپاس بۆ ئێوەش کاکتۆر لا مەرکەزیەت چییە و جۆرەکانی چییە ئەگەر بۆ بینەران بیگوازیتەوە بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی گەلی کوردستانیش لا مەرکەزیەت بە کورتی واتە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان لە ناوەندەوە بۆ پارێزگاکان و هەروەها قەزا و ناحیەکان واتە لە جیاتی ئەوەی دەسەڵاتەکان لە دەست یەک جیهەتدابێ یاخود تەنها لە پایتەختدا کورد بکرێتەوە دەسەڵاتەکان شۆڕ دەکرێتەوە واتە ئەو کۆتوبەندەی کە با بڵێن لە دەست پارێزگاکاندا هەیە یاخود ئەوانی خواردتر قەزا و ناحیەکان ئەو کۆتوبەندە نامێنێت واتە خۆیان بڕیار بەپێی بەرژەوەندی خۆیان بڕیاری لەسەر دەدەن ئەگەر باسی جۆرەکانی لامەرکەزیەت بکەم لامەرکەزیەت دوو جۆری سەرەکی هەیە لە ڕاستیدا لامەرکەزیەتی سیاسی و لامەرکەزیەتی کارژێری سەبارەت بە لامەرکەزیەتی سیاسی ئەوە بابەتی ئێمە نیە چکە دەچێتە چوارچێوەی فیدرالیەتەوە لامەرکەزیەتی کارژێری ئەمەیان پرسی ڕۆژە و ئەوەیە کە لە ئێستادا گفتوگۆی لەسەر دەکرێت لامەرکەزیەتی کارژێری دەکرێت چەند جۆرێک بێ بە جغرافی بێ کارژێری بێ و هەروەها وەزیفی بێ هەر یەکیان بەپێی پێویستی کۆمەلگا دەتوانێت بڕیاری لەسەر بدرێت بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە لە جیاتی ئەوەی پارێزگارەکان یاخود قەزاکان یاخود ناحیەکان بۆ ورد و درژ بگەڕێنەوە بۆی پایتەخت خۆیان بەپێی بەرژەوەندی خۆیان بەپێی بەرژەوەندی ناوچەکەیان بڕیار لەسەر ئەو پرسانە دەدەن کە تایبەتمەندە بە ناوچەکەیان کاکتۆر جان لێستایە
کە وەک دەبینین لە زۆربەی پارێزگاکان باسوخواسێکی زۆر لەسەر ئەم لا مرکزێتە هەیە ئەگە سلەیمانی لا مرکزێت وەربگرێت ئایندەی شاری کۆیە چی لێ دێت کە لە ڕووی ئیداریەوە سەر پارێزگای هەولێرە من پێش ئەوەی وەڵامی ئەم پرسیارە بدەمەوە پێم خۆشە باسی لایەنە یاساییەکەی بکەم زۆر کەس والێک دەداتەوە کە ئەم پرسە لە ڕووی یاساییەوە کێشەی هەیە و نایاسایی ئەوانە من پێم خۆشە ئاماژە بە کۆمەڵێک بەڵگەنامە بدەم ئینجا دێم باسی کۆیە دەکەم سەبارەت بە پرسی لا مرکزێت پێم وایە لە ڕووی یاساییەوە هیچ کێشەیەکی نییە چونکە لا مرکزێت نەهەڕەشەیە بۆ سەر یەک پارچەیی هەرێم بەڵکو تەنها پێدانی هەندێک زۆر لە دەسەڵاتی کارژێڕی و داراییە بە پارێزگا و قەزاکان من دەمەوێت بڵێم دەستوری عراقی لە بابی پێنجەم مادەی 116 و 122 تاکیدی لەسەر لا مرکزێت کردوتەوە و هەروەها پرۆژەی دەستوری هەرێمی کوردستانیش پرۆژەی دەستوری پێشووی هەرێمی کوردستان ئەویش ڕاستە ئیقرار نەکراوە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام بێگومان ئەمە ویستی لایەنەکان بۆ کەتیایدا جێگیر کراوە ئەویش لە بابی پێنجەم لە مادەی 103 تاکیدی لەسەر لا مرکزێت کردوتەوە دوای ئەوە یاسای پارێزگاکانیش ئەوەی دووپات کردوتەوە کەوا پرسی لا مرکزێت پێویستە گرنگی پێ بدرێت و لە هەمان کاتدا کاری لەسەر بکرێت لەوانش گرنگتر کارنامەی حکوومەتی هەرێم کاتێک کە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم کارنامەی کابینەی نوێمی پێشکەش کرد لە کاتی متمانە پێدان لە دوابەشیدا لە بەشی کارژێریدا ئەوەی دووپات کردوتەوە کە گرنگی بە لا مرکزێت دەدەن و دەسەڵاتەکان شۆڕ دەکەنەوە بۆ خوارەوە کەواتە لە ڕووی یاساییەوە لا مرکزێت کێشەیەکی ئەو تۆی نییە سەبارەت بە پرسیارەکەت بۆ کۆیە من دەڵێم بەداخەوە کۆیە دوو جار زەرمەند بۆ لەسەر پرسی با بڵێن لا مرکزێت و مەسەلەی پێنەدانی دەسەڵاتەکان بۆچی ئێمە با بەراوردی بکەین لە کاتی دوو ئیدارەی و لە دوای یەکگرتنەوەی کابینەکان لە کاتی دوو ئیدارەیدا چەندین پرۆژەی باش بۆ کۆیە ئەنجامدران پرۆژەی استراتیجی ئەنجامدران بەڵام دوای ئەوە وەرە تەمەشاکە نە پرۆژەیەکی ئەوتۆ ئەنجام درراوە تەنانەت ئەو پرۆژانەی ئەنجامیش دەدرێن هەمویان شکستیان هیناوە بۆچی لەبەرەوەی لێرە بۆ ورد و دریشتی بابەتەکان دەبی بگەڕێنەوە بۆ پایتەخت بەداخەوە کۆیە لە نێوان بەرداشی کارژێڕی و سیاسیدا بۆ تا قوربانی بۆچی لەبەرەوەی لە ڕووی سیاسیەوە ئێمە هەموو دەزانین پێشتر تابعی ئیدارەی سلێمانی بۆ بەڵام دوای ئەوە لە ڕووی کارژێڕیەوە کاتێک کە حکوومەتی یەکگرتووی کوردستان دروست کرا بوو بە تابعی هەولێر لە ڕووی کارژێڕیەوە بەڵام بەداخەوە دەبینین تا ڕادەیەکی زۆر کۆیە فەرامۆش کراوە و چەندین پرۆژە پێویستە لەو شارەدا ئەنجام بدرێت بەڵام بەداخەوە تا ئێستا نەکراوە و پرۆژانی کە ئەنجامیش دراون پرۆژەکان بەشێکیان شکستیان هیناوە من دەمەوێت بڵێم بۆ کۆیە لە ڕاستیدا دووشت زۆر گرنگە پرسی لا مرکزێت ئەوە بێگومان زۆر گرنگە و لە هەمان کاتشدا پرسی ئیدارەی سەربەخۆ بۆ کۆیە زۆر گرنگە بۆچی بۆ ئەوی وەکو پارێزگایەک تەعاملی لەگەڵدا بکرێت هاوشێوەی ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی گەرمیان و ئەگەر دەڵێن مەسەلەن بنچینەیەکی یاساینی ئەوە بۆ ئەوێش بە هەمان شێوە بۆ گەرمیانیش بە هەمان شێوە قەزای کۆیە ببوورە دەمەوێت ئاماژە بۆش بکەم قەزای کۆ یەکێکە لە قەزا هەرە دێرینەکانی عراق بەڵام بڕۆ سیرکە قەزا هەیە کە هەر سەر بە پارێزگای هەولێرە چەند ساڵێکە دروست کراوە بەڵام گرنگێکی زۆری پێدراوە لەوەی لە کۆیە هەیە لەبەرەوە بەڕاستی لا مرکزێت پێم وایە ئەگەر بۆ شوێنەکانی تر گرنگ بێت ئەوە بۆ کۆیە دوو جار گرنگە بە کورتی ئەگە پێم بڵێ چی بکرێت وەکو زانکۆی کۆیە بەشی یاسا چی کۆربەندێک بکرێت چ کۆبوونەوە بکرێت بەس بە کورتی بۆی کەەوە هەوڵێک بدرێت بۆ لا مرکزێتی کۆیە بەڵێ ئێمە پلانمان هەیە لە ڕاستیدا لەگەڵ دەستپێکی دەوام ئەم پرسە بوو ڕژێن و لایەن ئەکادمیەکانەوە کۆربەند و لە هەمان کاتدا وەرکشۆپی لەسەر ئەنجام بدەین و بۆی ئەو پەیامە بگەین بە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم کە لا مرکزێت یاساییە و مەبەست لێی دوو ئیدارەی و هەڕەشەنیە بۆ سەر یەک پارچەیی هەرێم
گەلێک سپاس دکتۆر ڕێبارجەبار مامۆستی زانکۆی کۆیە زۆر سپاس بۆم دەفەتە بەڵێ چنوور ئەمەیکەوە گوێبیستی بوون بابەتی ڕۆژ هەم لەسەر ئەوەیکەوە لە ئێستاە پرسی لا مرکزیت لە هەرێمی کوردستان بابەتی ڕۆژە و بە زۆر بە گرنگی و باسی دەکرێتکەوە ئیداری خۆجی پارێزگاکان و ناویشیاندا قەزای کۆیە لە ئێستاە لە نێو هاوڵاتیان زۆر بەجددی باس لەم بابەتا دەکرێت بەڵێ ئەگە شتێک نەما بێ من دەگەڕێم ئۆستۆدیۆ بۆ لایەوە سپاس بۆ پەیامنێرمان کاروان کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری کۆیۆ لەگەڵ مامی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکە سپاس بۆ سەررجەم لە ڕێنمایەکانتان لە زانیاریەکانتان بەڵێ خۆشویستان کوی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن بە یارمەتی هاوکارانمە تاسبینێ و بە پرۆگرامی کینەوەی ناوخزمەتیەوەی ئازیز و خۆشەویست هەموو کاتێکتان شاد و ئاسوودە بێت.